ئەم کاتتان باش بەڕاستی من لە جێگای ئیسلامیە سیاسیەکانی کوردستان هەم ئەمڕۆ هەم دوێنێ شەرم لە خۆم کردەوە. یعنی کاتێک مرۆڤ خۆی دەخاتە شوێنی ئەوان و ئەو دیمەنەی کە دوێنێ لە سعودیا بینیمان لە نێوان محەممەد بن سلمان، دۆناڵد ترامپ و ئەبوو ئەلمحەممەد جۆلانی واتە بەرپرسەکەی داعشی مووسڵ و ئیتر نێرەری ئەبوو بەکر بەغدادی بۆ سووریا ئەلقاعیدا لەگەڵ ئەردۆغان لە ڕێگای تەلەفۆن و لە دواییشدا سەردانی ترامپ واتە کۆکردنەوەی ئەو دیدارە و بردننی بۆ قەتەر، ئەمە بەڕاستی بابەتێکە هەر کەسێک لایەنگری ئیسلامی سیاسی بی تۆسقاڵێک لایەنگری ئیسلامی ویزا فەرق ناکە کامیان بێ، ئیخوانیە، سەلەفیە، ڕیفۆرمیە، قورعانیە، کافریە، ئەمەیان گرنگ نییە، چونکە هەر هەمویان لە کۆتاییدا لە کانیاوەکەی ئیخواندا ئاویان خواردۆتەوە، لە کانیاوەکەی حەسەن بەننا و سەید قوتوبدا ئاویان خواردۆتەوە. بەڕاستی جێگەی شەرمەزاریە. ئەوانە یان دەبێ ئیتر سەرکردەکانیان تەلاق بدەن، جا عەلی باپیر دەبێ، نازانم عیرفانی عەبدولعەزیز دەبێ، سڵاحەدین بەهادین دەبێ، ویانیش ئیخوانیە نەرمەکانی دیکەی وەکو کاک مەسعود عەبدولخاڵق و ئەمانە دەبن. بەڕاستی دەبێت شەرم لە خۆیان بکەنەوە. یعنی ئێوە نەتان دەگوت ئێمە سووریامان ڕزگار کرد و ماوەیەکی دیکە ئیسرائیلیش ڕزگار دەکەین. باشە دوێنێ چی ڕوویدا؟ دوێنێ دۆناڵد ترامپ لە ڕێگای محەممەد بن سەلمان و ئەردۆغان، ڕاستتر بڵێم بە نێوبژیوانی ویانیش بە شاهێدی محەممەد بن سەلمان و ئەردۆغان لەگەڵ جۆلانی کۆبووەوە 5 مەرجی لە بەردەستی دانان کە کۆشکی سپی هەر 5 مەرجی ئاشکراکردن لە میدیاکاندا بینیوتانە و گرنگترینیان یەکەمین مەرجیان پەیمانی دانانە بە پەیمانی ئیبراهیمی، واتە دانان بە سنووری سیاسی ئێستای دەوڵەتی ئیسرائیل و دانان بە دەوڵەتی جوولەکە. ئەو دەوڵەتە جوولەکەی کە ئێوە دەتانگوت دوای سووریا لە ناوی دەمەین، ویانیش ئەو دەوڵەتە جوولەکەی کە ئێوە لە بۆ حەماس چەپڵەتان لە بۆ لێدا کە موشەکی تێگرتووە. ئێستاکە محەممەد جۆلانی ویانیش ئەحمەد شەڕع بە هەموو پێوەرەکان بە تەنیا یەک شتی قبول کرد، نەک لە بواری سیاسی، نەک لە بواری تەکتیکی، نەوەک لە بواری ئابووری، بەڵکو لە بواری ئیدۆلۆژی ئیتر ئیسلامی سیاسی کردە کۆیلەی دەوڵەتی ئیسرائیلی. هەوە هەتایە ئەمەی کرد و سەرۆکە ڕوحانیەکەتان ئەلتەمیم و محەممەد بن سەلمان و ئەردۆغان ئیتر بوونە شاهێدی ئەمە، بوونە گەڕانتۆری ئەمە. لەمە دووە ئەگەر جۆلانی ئەمانە ئەم 5 خاڵانە پێک نەهێنێ لەوە گەڕێکە ئابلۆقەی ئەمریکای لەسەردا لا ناچێ، لە هەمان کاتدا ئەو سێ کەسەش بەرپرسن. ئەو سێ کەسە بەرپرسن. یعنی دیسانیش محەممەد بن سەلمان لە هەمویان ڕازگۆترە، چونکە محەممەد بن سەلمان پێشتریش وتوێتی لە غەزە چی دەقەومێ چی ناقەومێ، ویانیش حەماس چی بەسەردێ چی بەسەرنایە باکم نییە. من تۆزێک شەرم لە باوکم دەکەم، باوکم دڵی بە خەڵکی غەزە دەسووتێتەوە. ڕاستگۆترینیانە ئیتر ڕاستیان غەڵەت لەگەڵی دەیان لەگەڵی دانی. ئیتر ئەمە بابەتێکە بەڕاستی ئەوانەی تۆسقاڵێک مەیلیان لە بۆ ئیسلامی سیاسی هەیە، ئەوانەی گوێیان لێ دەگرن، ئەوانەی دەنگیان پێدەن و ئەمانەی تۆسقاڵێک هیوایان بە ئیسلامی و دەوڵەتی شەریعەت و ئیسلامی ڕاستەقینە و ئەو قسە قۆڕانە هەیە، ئیتر بەڕاستی دەبێ شەرم لە خۆیان بکەنەوە، ئەو دەفتەرە دابخن، قەپات بکەن. چونکە ئێوە دەتانگوت شەڕتان بوو لەسەر ئەوەی کە کامەتان پێشتر چەند ساڵێک
پەیوەندیتان لەگەڵ ئەبوو محەممەد ئەلجۆلانی داعشی هەبووە و ئەبوو محەممەد ئەلجۆلانی لەگەڵ ئەبوو ئەردۆغان ئیتر بەڕاستی ئەمەیان ئیتر سەلماند کە ئەمانە لە پێناوی بەرژەوەندی خۆیان لە پێناوی دەسەڵاتی خۆیان ئامادەن ئیسلامی سیاسی تەنانەت هەموو ئیسلام ئیتر بخەنە باوەشی نەتەنیاهو وە کردیان جگە لەوە ئەو ڕێککەوتنەی دوێنێ کرا کە پێم وایە ڕێککەوتنە و لە بواری کردداریدا جێبەجێ دەکرێت هیچ واتایەکی کە نییە واتە بەتەنیا لە بواری ئیدۆلۆژی ئیتر ئیسلامی سیاسی لە مەودووە کۆیلەی دەوڵەتی ئیسرائیلە دەبێت شەڕێکی بۆ بکە لە دژی شیعەکاندا لە دژی ئێران دەبێت شەڕێکی بۆ بکە و لە هەمان کاتدا ئیتر دەبێت کۆمپانیا ئیسرائیلیەکان و کۆمپانیا ئەمریکیەکانیش ئیتر لە مەودووە بێن لە سووریا خەواندن بکەن و هاوردەیی بکەن لە پێناوی چی لە پێناوی دەسەڵاتی ئەبوو محەممەد ئەلجۆلانی لە پێناوی چی لە پێناوی هەندێک بازرگانی لە نێوان محەممەد بن سەلمان و دۆناڵد ترامدا لە پێناوی چی لە پێناوی ئەوەی ئەو ئەردۆغانێک کە دەسەڵاتێکی شەق و شڕی هەیە لە هەموو بوارەکاندا لە بواری ئابووری لە بواری یاسایی و مەشروعیەتدا لە بواری سیاسیەوە 1001 کون و کەلەبەری تێکەوتووە ئیتر بۆ ئەوەی 4 ساڵی دیکە لەسەر دەسەڵاتدا بمێنێتەوە ئیتر ئیسلامی سیاسی ئەمەنە دووڕوە